کورد بە گەورەترین نەتەوەی بێدەوڵەتی جیهان ناسراوە. بوونی کورد لە ناوچە کوردستانیەکانی وەکو ئەفغانستاندا بەهۆی کۆچی زۆرە ملێ و بەریەکەوتنە مێژوویەکان و شەڕ و دوورخستنەوە نەخوازراوەکانەوەیە. بەپێی چەند سەرچاوەیەکی مێژووی لە دەی 1500 زایندا کورد لە باکووری ڕۆژئاوای ئێرانەوە بۆ ناوچەکانی ناوەندی ئەفغانستانی ئێستا کۆچی پێکراوە تاوەکو بەرەوڕووی هێرشی مەغۆلەکان ببنەوە. شێوازی ژیانی کوردانی نیشتەجێی کابول لە شێوازی ژیانی کلاسیکی ناوچەکانی کوردستانی ئێران دەچێت بە جۆرێک لێکچوونێکی زۆر لە نێوان ناوچە کوردنشینەکانی ئێران و ناوچەی کوردنشینی کابولدا دەبینرێت. شێوازی ئەندازیاری و دروستکردنی خانووی کوردانی ئەفغانستان زۆر هاوشێوەی ناوچە گوندنشین و کۆنەکانی کوردستانی ئێرانە. مزگەوتی کوردەکان ئەندازیاری تایبەت بەخۆی هەیە بە شێوەیەک لە داری ڕۆ دروست کراوە. ئەندازیاری مزگەوتەکە ئاشکرای دەکات کە ئەو مزگەوتە لە سەرەتادا پەرستگایەکی سۆفیانەی کوردانی دانیشتووی کابول بووە، چونکەوا دیارە زۆرینەی کوردان ئاراستێکی سۆفیانە و میانڕاوانەیان هەبووە تاوەکو ئاراستێکی ئیسلام خوازانە و مەزهەب خوازانە. کوردانی ئەفغانستانی ئەمڕۆ دان بەوەدا دەنێن کە کوردن، زۆربەیان بە زمانی داری وەک زمانی یەکەمی خۆیان قسە دەکەن. پەیوەندیەکی باشیان لەگەڵ ئەفغانیەکاندا هەیە لە کاتێکدا بەشێکی زۆر لە کوردانی ئەفغانستان لە شارەکاندا نیشتەجێ بوون، بەڵام زۆرێکیان هێشتا شێوازی ژیانی کۆچەری خۆیان پراکتیزە دەکەن. لە چیاکانی ئەفغانستان دەژین، ئەوان پەیڕەوی لە ئیسلامی سوننە دەکەن و بە شێوەیەکی سەرەکی لە شارەکانی هەرات و غەزنی و مەزار شەریف و کابول دەژین.